حکوومەتی هەرێمی کوردستان فشار بخاتە سەر حکوومەتی ناوەندی تا پەیماننامەی ڕۆما واژوو بکات و ببێتە ئەندامی دادگای تاوانی نێودەوڵەتی بۆ ئەوەی نیازپاکی خۆی لە ڕێگای بە ئەندامبوونیەوە لە دادگا بۆ پێکهاتەکانی ئەو وڵاتەی مەڵبەندی جینۆساید ڕابگەنێت کە دژ بە دووبارەبوونەوەی تاوانەکانی ڕابردوو کە بە سەرگەلەکەماندا هاتووە لە هەڵەبجە و ئەنفال و بارزانی و فەیلی تعریب شەنگال سمێل دووز و کەرکووک و پەلکانە تاوانەکانی شەنگال سەلماندوویانە بە ئەندامبوونی عێراق زامنی دووبارە نەبوونەوەی ئەو جۆرە تاوانە و سزادانی بکەرانی ناساندنی حەقیقەتی یاسایی تاوانەکەیە لە ئاستی نێودەوڵەتیدا. داوا لە دەسەڵاتدارانی کوردستان دەکەین داواکاری بە ئەندامبوونی عێراق لە دادگای تاوانی نێودەوڵەتی بکەنە یەک لە داواکاریەکانی خەڵکی کوردستان لە دانووسانەکاتیان لەگەڵ حکوومەتی ناوەندی بەغدا لەگەڵ لایەنە عێراقیەکان و سازشی لەسەر نەکەن. هەر کەس و لایەنێک لە کوردستانەوە ڕێکلام بۆ داعش و فکری بکات پێویستە بە تاوانی هاوکاریکردنی تیرۆر و بانگەشە بۆ دادگایی بکرێت. هەر کەس و لایەنێک نکۆڵی لە جینۆسایدی ئێزدی و کریسیان و شەبەک و کاکەی و پێکاتەکانی دیکە بکات لەلایەن داعشەوە پێویستەوە سزا بدرێت. ئینکاریکردنی تاوانەکانی جینۆسایدی ئەو پێکاتانە دەبێت وەک تاوان سیر بکرێت لە هەرێمی کوردستان و بە یاسا ڕێک بخرێت. هەر پارت و لایەنێکی سیاسی ئینکاری جینۆسایدی ئێزدی و کریسیان و شەبەک و کاکەی بکات یاخود برەو بە سیاسەتی جیاکاری بەرامبەریان بدات لە ئاستی خوارەوە پێویستە قەدەغە بکرێت. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان دەکەین هەر دیلێکی داعشی هاوڵاتی 122 وڵاتەکەی ئەندامی دادگای تاوانی نێودەوڵەتیان لایە تەسلیم بە دادگای تاوانی نێودەوڵەتی بکەن بۆ ئەوەی دادگایی بکرێن هاوکات پەلە بکرێت لە دادگایی کردنیان. داواکاری حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی زیاتر تەرخان بکات بۆ ئازادکردنی کچانی ئێزدی و قەرەبووکردنەوەیان و دوای گەڕانەوەیان. داواکارین ناوچەی ئێزیدی و کریسیان و شەبەک و کاکەیی پارێزراو بن لە گۆڕینی دیموکرافی و ئەو هەنگاوانەی تا ئێستانراون شوێنەواریان بسڕدرێتەوە. داواکارین هەموو پێکاتەکان بەشداری فعلیان لە دەسەڵاتداری هەرێمی کوردستان پێ بکرێت و بەشداری ڕاستەقینەیان پێ بکرێت لە حکومڕانیدا. داواکارین هەل پێشێلکاریەک و جیاکاریەکانیان بەرامبەر کراوە لە مێژوودا لە هەمبەردا داوای لێبوردنیان لێ بکرێت. داواکارین حکوومەت بە مەنهەجی خوێندندا بچێتەوە و هەرچی کەس و لایەنێک پێشێلکاریان بەرامبەر ئەو پێکاتانە کردووە لە مێژوودا تا ئێستا وەک پاڵەوانی مێژووی سیرکراون لە مەنهەج دەربهێنرێن و ڕاستی مێژوویەکان ئاشکرا بکرێن لەسەر ئەو کەسانە.